بەخێر بێن بۆ کوردستان سوپەرمارکێت دۆدلی ڕۆد شاری بێرمینگام بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە جوانترین پیرۆزبایی لە هەموو کوردانی بێرمینگامەکەین لە هەموو کوردانی بریتانیاکەین بە بۆنەی جەژنەوە هەموو ئامادەکاریەکمان کردو بۆ جەژنی قوربانی پیرۆز هەموو پێداویستیەکانی جەژن ئامادەیە لە خزمەتی هەموو لایەکین بەخێر بێن سەر چاو 24 ساعاتە کراوین بەخێر بێن سەر چاو بۆ کوردستان سوپەرمارکێت دۆدلی ڕۆد بێرمینگام. بخير بين كردستان سوبر ماركت عيد مبارك جيجنا بيروزتان ده والله وا ديسكاونت مان هي ابو همو مشتريا كان ديسكاونت جوان بوتكين نزاش شوفينج بو عيد اتواني ليره بخير کی جەژنتان پیرۆز بێ لە کوردستان سوپەرمارکێتەوە لە دۆدلی ڕۆدین هەموو شتێکمان بەردەسە جگە قەل نەبێ گۆشتی فرێشی جوانمانەیە هەموو شتەکانمان فرێشە خێراتنی هەموو شتەرە بە ڕێزەکانی خۆمانەکەین. جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێت و ئینشەڵڵا جەژنە بێت بە مای خێر و خۆشی بۆ هەموو ماڵەکانتان. ئێمە لە کوردستان سوپەرمارکێت لە شاری بێرمینگام لە دۆدلی ڕۆد B18 4HH لە خزمەتی هەموو لایەکین. ئامادەکاریەکی باشمان کردو بۆ جەژنی قوربان وەکو خۆتان نەبینن کاک شەیمووس ئەگەر تۆ گۆشت و شتەکان کەیتە بەردەست شتێکی تا بڵێ جوان و باشمان کردو بۆ مشتەرەکانمان. پیرۆزبایی جۆژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان دەکەین.